با یادی سێ ئەستێرەی درەوشاوەی بزوتنەوەی کۆمۆنیستی لە ڕۆژانی تاریکی نیوەی ئەوەڵی مانگی خەرمانان. نیوەی یەکەمی مانگی خەرمانان لە مێژووی بزوتنەوەی کۆمۆنیستی ئێران و بزوتنەوەی شۆڕژگەرانەی کوردستان وەک ڕۆژانێکی خوێناوی یادی لە دەکرێت. لەوەها ڕۆژگەلێکدا بوو کە کوشتاری بە کۆمەڵی کۆمۆنیستەکان لە زیندانەکانی کۆماری ئیسلامی دەستی پێکرد. کوشتاری بەندکراوانی سیاسی کە لە مانگی گەلاوێژدا بێعدامی بە کۆمەڵی ئەندامان و لایەنگرانی سازمانی موجاهدینی خەڵق دەستی پێکرد و دواتر لە نیوەی یەکەمی مانگی خەرمانان جەنایەتکارانی کۆماری ئیسلامی دەستیاندایە کوشتاری چەبوو کۆمۆنیستەکان. دوای ئەوەی کە کۆمیسیۆنی مەرگ راپۆرتی ئەنجامی جەنایەتی مانگی گەلاوێژی گەیاندە خومینی، فتوای کوشتنی کۆمۆنیستەکانیشیان لەلایەن خومینیەوە پێدرا و بەم جۆرە کەوتنە گیانی ئینسانە ئازادی خوازەکان و کەسانێک کە دڵیان بۆ ئامانجە بەرزەکانی ڕزگاری مرۆڤی چەوساوە و ستەملێکراو لێدەدا. لە ڕۆژانی ڕەشی نیوەی ئەوەڵی مانگی خەرماناندا بوو کە هەزاران بەندکراوی خەباتکار و خۆڕاگەر ئیعدام کران، بەڵام بۆ ساتێکیش پشتیان لە ئارمانە ئینسانیەکانی خۆیان نەکرد و بە وەڵامی نا بە پرسیاری کۆنەپەرستان زاڵبوونی ئیرادەی خۆیان بەسەر هێزی سەرکوتی دوژمندا نیشاندا. لە ڕۆژانی ئەوەڵی مانگی خەرمانانی ساڵی 1350دا بوو کە خەڵخاڵی کۆنەپەرست و جەنایەتکاری خوێنڕێژ بە فەرمانی خومینی کە نەفرەتێکی قوڵی لە خۆراگری خەڵکی کوردستان لە بەرامبەر کۆنەپەرستانی ئیسلامی لە دڵدا بوو، کەوتەگیانی ئینسانە شۆڕژگەر و خەباتکارەکانی کوردستان و مەیدانەکانی ئەعدام لە شارەکانی پاوە، سنا، مەریوان، سەقز، مەهاباد و بانە بە خوێنیە و ئازیزانە سوور بوو، بەڵام تا دوایین ساتەکانی ژیانیان سەریان لە بەرامبەر کۆنەپەرستانی تازە بەدەسەڵات گەیشت و دانەنواند و کڕنۆشیان نەبرد. ڕۆژەکانی 4 و 9 و 13 خەرمانان لە مێژووی سیاسی کۆمەڵە و حیزبی کۆمۆنیستی ئێراندا وە بیرهێنەرەوەی سێ ڕووداوی گرینگە. لەم ڕۆژانەدا بوو کە جەریانی ئێمە سێ کەس لە ڕێبەرانی بەناوبانگی خۆی واتە فوادی مستەفا سوڵتانی، سدیقی کەمانگەر و غوڵامی کەشاوەرزی لەدەستدا. دەورونەخشی ئەوان و پتر لە 2500 گیانبەخکردووی ناوڕێزەکانمان ژیان نامەی سیاسی ئەوانی کردوەتە بەشێک لە مێژووی ئەم کۆمەلگایە. بە پێویستی ئەزانین کورتەیەک لەسەر ژیانی ئەو سێ پێشەنگەی کاروانی گیانبەخ کردووان بە یادی هەموو ئازیزانە باس بکەین. شەوی 4 مانگی خەرمانانی ساڵی 1368 هاوڕێ بەهمەنی جەوادی ناسراو بە غوڵامی کەشاوەرز، سیمای خۆشەویست و بەناوبانگی بزوتنەوەی کۆمۆنیستی ئێران کە بۆ چاوپێکەوتن لەگەڵ بنەماڵەکەی ڕۆشتبووە وڵاتی قوبرس لە شاری لارنکا، کەوتەبەر پەلاماری بەکرێک گیراوان و کۆنەپەرستانی کۆماری ئیسلامی و دوای چەند کاژمێر بەهۆی کاریبوونی برینەکانی لە نەخۆشخانە گیانی بەخت کرد. ساڵی 1368 ساڵێکی گەلێک پڕ لە ڕوودا و لە جیهاندا بوو. خومینی جامە شەهرەکەی خواردبووەوە و شەڕی 8 ساڵەی ئێران و عێراق کۆتایی هاتبوو. لە سێدارەدانی هەزاران زیندانی سیاسی لە ئارادا بوو. جینۆسایدی خەڵکی کورد لە کوردستانی عێراق کە بە ئەمفال ناسراوە و لەو ڕووداوەدا 180,000 کەسی بێدیفاع لە بیابانەکانی باشووری عێراق کۆمەڵکوش کران. لە قۆناغی کۆتاییدا بوو. ئەرتەشی یەکێتی سۆڤیەت ئەفغانستانی بەجێهێشت و قۆناغێکی تری ڕۆژڕەشی و مەینەتیەکانی ژیان و گوزەرانی خەڵکی ئازار چێشتووی ئەو وڵاتە دەستی پێکرد. دیواری بەرلین ڕووخا و حکوومەتەکانی لایەنگری سۆڤیەت لە ئەوروپای ڕۆژهەڵات دوا هەناسەیان دەدا. بەڵێ لە ئاوا هەلومەرجێکدا بوو کە حیزبەکەمان یەکێک لە ڕێبەرە هەڵکەوتوەکانی خۆی بە ناوی غوڵامی کەشاوەرز لەدەستدا. هاوڕێ غوڵامی کەشاوەرز ناوی ڕاستەقینەی بەهمەنی جەوادی بوو. ساڵی 1334 لە بنەماڵەیەکی هەژار لە گوندی نارەک یەکێک لە گوندەکانی سەر بە پارێزگای گەشتساران لە کۆکیلویە و بۆی ڕەحمەت لەدایک بووە. هاوڕێ غوڵام ساڵی 1352 کۆمەڵێکی نهێنی لە ژێرناوی هەنگاوی شۆڕژگەرانە لە دژی دۆخی هەبوو پێکهێنا. ساڵی 1354 چووە زانکۆی کشت و کاڵی کەرەج. مانگی گوڵانی ساڵی 1357 بەهۆی ڕێخستنی مانگرتنی خوێندکاران لەلایەن ساواکەوە دەست بەسەر کرا. پاییزی ساڵی 1357 لە کاتی ئازادبوونی زیندانیانی سیاسی لە زیندان ئازاد کرا. ناوبراو سەرەتای زستانی 1358 بە ڕێکخراوی ئیتحادی مۆبارزانی کۆمۆنیست پەیوەست بوو. هاوڕێ غوڵامی کەشاوەرز یەکێک لە پێشڕەوانی خەباتی کۆمۆنیستی لە ئێران بوو. وێڕای خەباتی بەردەوام و خۆراگری لە سیاچاڵەکانی ڕژیمی پەهلەوی و چێشتنی ئازاری جەستەیی و ڕۆحی زۆر بەردەوام لە ریزی پێشەوەی خەباتی کۆمۆنیستی ئێراندا هەنگاوی هەڵگرتووە. هاوڕێ غوڵامی کەشاوەرز سیمای خۆراگری ناو زیندانەکانی ڕژیمی شاو
لە یەکەمین کادرەکانی ئیتحادی مبارزانی کۆمونیست و یەکێک لە دامەزرێنەرانی حیزبی کۆمونیستی ئێران بوو کە لە کاتی چالاکی لەناو حیزبی کۆمونیستدا بەرپرسیارەتی جۆراوجۆری لەوانە ئەندامی کۆمیتەی ناوەندی حیزبی گرتە ئەستۆ. هاوڕێ غوڵام هەر لە ساڵەکانی پێش شۆڕشی 57 ڕووی کردبووە خەباتی سیاسی و لە ڕاپەڕینی مانگی ڕێبەندان و دواتر لە دژی کۆماری ئیسلامی و لە هەموو بوارەکانی دیکەی خەباتدا چالاک و بوێرانە هەنگاوی هەڵێناوە. هاوڕێ غوڵامی کەشاوەرز لە پرۆسەی پڕ لە ئاڵوگۆڕی ژیانی سیاسی لە ناو حیزبی کۆمونیستی ئێران تا کاتی گیانبەخکردنی هەمیشە کەسێکی بیرمەند و خاوەن هەڵوێستێکی بەهێز بوو. هاوڕێ غوڵام بەوە ئەستۆگرتنی ڕێبەری ئۆرگانە سەرەکیەکانی حیزب لەوانە ئەندامبوون لە کۆمیتەی سازماندەیی تەشکیلاتی شارەکانی ئێران، کۆمیتەی دەرەوەی وڵاتی حیزب، کۆمیتەی ڕادیۆ دەنگی حیزبی کۆمونیستی ئێران و بەرپرسی ڕێکخراوی فێدراسیۆنی شۆڕای پەنابەرانی ئێران لە دەرەوەی وڵات و ئەندامی کۆمیتەی ناوەندی حیزب دەور و نەخشێکی گرنگی لە بواری فکری و سیاسی و ڕێکخراوەیی هەبوو. هاوڕێ غوڵام لە هەموو ژیانی سیاسی خۆیدا خەباتکارێکی پاک و پەیگیر بوو لە دژی سیستەمی پڕلەستەم و چەوسانەوەی سەرمایەداری و بەردەوام خوازیاری وەدیهاتنی دنیایەکی بەرابەر و بێستەم و هەڵاواردن بوو و سادقانە هەوڵی بۆ دەدا و هەر لەم ڕێگەشدا گیانی ئازیزی بەخت کرد. دوای خەرمانانی ساڵی 1358 هاوڕێ فوادی مستەفا سوڵتانی یەکێک لە ڕێبەران و دامەزرێنەرانی کۆمەڵە، سیمای ناسرا و خۆشەویستی بزوتنەوەی کۆمونیستی ئێران، ڕێبەری خۆشەویستی کرێکاران و زەحمەتکێشانی کوردستان لە شەڕێکی نابەرامبەردا لەگەڵ ژمارەیەکی بەرچاو لە هێزەکانی کۆماری ئیسلامی لە ئاوایی بەستام لەسەر ڕێگەی نێوان سەقز بۆ مەریوان دڵە گەورەکەی لە لێدان کەوت. هاوڕێ فواد ساڵی 1327 لە ئاوایی ئەڵمانەی شاری مەریوان لەدایک بووە. تەمەنی منداڵی و تازەلاوی لە شاری سنە بەسەر بردووە و خوێندنی باڵای لە تاران بە بڕوانامەی ئەندازیاری کارەبا تەواو کردووە. ساڵی 1348 لەگەڵ کۆمەڵێک لە هاوڕێیانی ڕێکخراوێکیان دامەزران کە دواتر ناوی کۆمەڵەی لێنرا. چالاکی کۆمەڵایەتی فواد بەڕێبەریکردنی ناڕەزایەتی بەندکراوانی سیاسی لە زیندانەکانی ڕژیم دەستی پێکرد. ئەگەر پێشتر تەنها ڕێبەر و ڕێکخەری خەباتی نهێنی بوو، لەم خۆناغە بەولاوە توانایەکانی لە بواری ڕێبەری و خەباتی کۆمەڵایەتی ڕۆژ لە دوای ڕۆژ پەرەیسەند. کۆمەڵەوەک ڕێکخراوێکی کۆمۆنیستی کە کاک فواد و هاوڕێیانی 9 ساڵ پێشتر دایان مەزراند بوو لەگەڵ ڕاپەڕینی خەڵکی ئێران لە دژی ڕژیمی شا علەنی بوویەوە و ئەوە دەستپێکی چالاکی سوودمەندی تەشکیلاتێک بوو کە بە درێژایی دەسەڵاتی سەرەڕۆ و سەرکوتگەری کۆماری ئیسلامی لەگەڵ ناوی کرێکار و کۆمونیزم و خەباتی لێبڕاوانە لە دژی ڕژیمی کۆماری ئیسلامی ئاوێتە بووە. ناوی فوادی مستەفا سوڵتانی و کۆمەڵە لە ڕێبەری خەباتی دەورانی ڕاپەڕینی ساڵی 57 بزوتنەوەی جەماوەری لە شاری سنە و پێکهاتنی شۆڕای شار لە کۆچی مێژووی مەریوان لە ڕێخستنی یەکێتی جوتیاران لە ڕێپێوانی بەرینی جەماوەری لە سنەوە بۆ مەریوان لە پێکهاتنی ئەوەڵین دەستەی پێشمەرگەی کۆمەڵا لە جەمعیەتە دموکراتیکەکان کە لە زۆربەی شارەکانی کوردستان پێکهاتبوون و لە ڕێخستنی مقاومەتی چەکداری لە بەرامبەر هێرشی ڕژیم بۆ سەر کوردستان درەوشایەوە. لەگەڵ هێرشی کۆماری ئیسلامی بۆ سەر کوردستان لە مانگی گەلاوێژی ساڵی 1358 کاک فواد دەستیدایە ڕێخستنی مقاومەتی شۆڕژگەرانی خەڵکی کوردستان و لە ڕۆژی نۆی خەرمانانی ئەو ساڵشدا بوو کە لە شەڕێکی نابەرامبەردا لەگەڵ داگیرکەرانی ڕژیمی ئیسلامی گیانی بەخت کرد. فواد کۆمۆنیستێکی ماندوونەناز بوو کە لە ڕێگەی ڕزگاری چینی کرێکار و جەماوەری ستەم لێکرا و لێبڕاوانە خەباتی دەکرد. بەڵام بەداخەوە پارێزەرانی جەهل و خورافەی سەرمایە دەرفەتیان پێنەدا تا دەزڕەنجی هەوڵی خۆی و یارانی لە پێکهێنانی حیزبی کۆمۆنیستی ئێراندا کە ساڵانێکی زۆر بوو هەوڵی بۆ دەدا و یەکێک بوو لە ئامانجە بەرزەکانی بە چاوی خۆی ببینێت. کاژمێر دوای نیوەشەوی سیانزەی خەرمانانی ساڵی 1368 هاوڕێ سدیقی کەمانگەر ئەندامی کۆمیتەی ناوەندی حیزبی کۆمۆنیستی ئێران و ئەندامی کۆمیتەی ناوەندی کۆمەڵا لە هەوڵێکی جەنایەتکارانەدا لەلایەن خائین و بەکرێگیراوێکی کۆماری ئیسلامیەوە هێرشی کرایە سەر و گیانی بەخت کرد. هاوڕێ سدیقی کەمانگەر ساڵی 1325 لە گوندی ئافریانی سەر بە پارێزگای کامیاران لەدایک بووە. ساڵی 1344 چووەتە زانکۆی تاران و لە بواری یاسا و زانستە سیاسیەکاندا خوێندنی درێژە پێداوە. ئەو ساڵی 1350 لەم زانکۆیە بڕوانامەی ماستەری وەرگرتووە و لە شاری سنەوەک پارێزەر کاری کردووە. سدیقی کەمانگەر سیمای درەوشاوە و خەباتکاری بزوتنەوەی کۆمۆنیستی یەکێک لە بەناوبانگترین و خۆشەویستترین ڕێبەرانی جەماوەری خەڵک و بزوتنەوەی شۆڕژگەرانەی کوردستان
ئاژیتاتۆر و وتەبێژی ناودار و یەکێک لە کادرەکانی دامەزرێنەری حیزبی کۆمۆنیستی ئێران بوو. زیاتر لە چواردەیە هاوڕێ سدیق ئارمانی کۆمۆنیزم و خەبات لە ڕێگەی ڕزگاری چینی کرێکاری کردبووە ئامانجی هەموو ژیانی و پاشان ئەو ئامانجەی لەگەڵ خەباتی کۆمۆنیستی و شۆڕژگێرانە تێکەڵاو کرد. خەباتی ڕێکخرا و نهێنی لە ئەوڕی مانگەکانی دامەزراندنی کۆمەڵا، ڕێبەریکردنی بزوتنەوەی جەماوەری لە ڕاپەڕێنی خەڵک لە دژی حکوومەتی پاشایەتی، ڕێبەر و وتەبێژی باڵی ڕادیکاڵ و شۆڕژگێرانە لە بەرامبەر کۆنەپەرستانی مەحەلی و ئاینی لە باشووری کوردستان، زمانی پارا و ئاگرینی خەڵک لە دژی ڕژیمی تازە بەدەسەڵات گەیشت و لە جەریانی نەورۆزی خوێناوی سنە و ڕێبەری شۆڕای ئینقلابی ئەم شارە، هیدایەتکردنی شەڕی شۆڕژگێرانە لە کوردستان وەک فەرماندەیەکی نظامی، سەرپەرشتی و بەڕێوەبرنی ڕادیۆ دەنگی شۆڕشی ئێران و نووسەر و وتەبێژی بەهێزی ڕادیۆ کۆمەڵا، بەشداری لە چالاکی جۆراوجۆری سیاسی و تەشکیلاتی وەک ئەندامی کۆمیتەی ناوەندی حیزبی کۆمۆنیستی ئێران و کۆمەڵا. بێگومان تەنها گۆشەیەکە لە کارنامەی سیاسی و پڕباری هاوڕێستیقی کەمانگەر. وێڕای بەڵێنی درێژەی ڕێگای ئەم ئازیزانە هەتاوەدی هاتنی ئامانجە بەرزەکانیان، یادی گیانبەخکردوانی مانگی خەرمانان و سەرجەم گیانبەخکردوانی ڕێگەی ڕزگاری کرێکاران و زەحمەتکێشان لە ستەمی نظامی سەرمایەداری ڕێز لێ دەگرین. بە ئومێدی ئەو ڕۆژەی کە جەنایەتکارانی کۆماری ئیسلامی لە دادگای عەداڵەتی جەماوەری ئازار چێشتووی ئێراندا محاکمە بکرێن و نهێنی جەنایەتە بێ ئەژمارەکانیان زیاتر ئاشکرا بێ و بە سزای شیاوی خۆیان بگەن.